بازگەیەکی پشکنینی هێزە ئەمنیەکانە لە قەزای چۆمان لە سنووری ئیدارەی سۆران لە ڕێگای دانانی چەندان بازگە و خاڵی پشکنین لە هەوڵدان ڕێگری بکەن لە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ تەنها چەند ڕۆژێکیان لە بەردەم ماوە چەکەکانیان لای هێزە ئەمنیەکان تۆمار بکەن. نەو بڕیاری حکومەت لەبارەی چەک تۆمارکردن بڕیارێکی زۆر باشە. بە قەنەعەتی منەوە لۆ خزمەتی هاوڵاتیە بە دەرەجە ئێکە لە بڕیارە گرینگەکانی حکومەتی هەرێمی کوردستان. هیوادارم هەموو کەسەکان بچن ناو سیلاعی خۆیان، ئەوانەی سیلاعیان لە ماڵەیە چەکەکانیان تۆمار بکەن. بەپێی ئامارە ناڕسمیەکان زیاتر لە 45,000 چەکی مۆڵەتدار لە هەردوو وەزارەتی ناوەخۆ و پێشمەرگا لە سنووری ئیدارەی سۆران لای کەرمەندانی هێزە ئەمنیەکانە مەزندە دەکرێت زیاتر لە 50,000 چەکی بێمۆڵەتیش هەبێ و تۆمار نەکراوە. ئەو ڕێژێش تا ئێستا لەو نۆ بنکەی لە سنووری ئیدارەی سۆران دیاریکراوە تۆمار نەکراوە. حکومەت 1 ساڵ مۆڵەتی پێدان، دواوادە 21 هەفتی ئەم ساڵە و پاشی ئەم هەڵمەتە ئیدی هەر چەکێک تۆمار نەکرێت بە چەکی قاچاق لە خەڵەمە درێ و ڕوبەڕووی دادگا ئەکرێتەوە لە دەست هەر کەسێک بگیرێ و سزایەکەشی بەندکردنە بۆ ماوەی 3 ساڵ و هەروەها غرامەکردن و پێبژاردنشە کە بڕی 5 میلیۆن دینارە. ئەو چەکێک لای هاوڵاتی هەیە لە خولنەو کۆمەلگا هەیە بە ڕۆژێک و دوو دروست نەبووە. لە هەمان کاتێک چارەسەرکردنی پێویستی بە پرۆسەیەکی دوور و درێژ هەیە، بەڵام قۆناغەکانی ئێستا دەستی پێکردیە ناساندنە دوایە یاساخکردن و داماڵێنیش دەست پێ دەکاتن. داماڵین هەیە لە هەموو کاتێک ئێستاکەوەی چەکی پێبیتن داداماڵ درێتن، بەڵام ئەوەی خۆی بناسێنیتن لە ناوەندەکانی ناساندن ئەو بابەتێکی دیکە بێ یاسا ڕێکی خسترایە. 21 تەمموز دواوادەی دیاریکراوە بۆ هەبوونی چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان. هەر کەسێک دوای ئەو وادەیە چەکێکی هەبێ و تۆمار نەکرابێت لای هێزە ئەمنیەکان سزای توندی بۆ دیاریکراوە. بەپێی ئامارەکانیش بێ لە هەرێمی کوردستان زۆرترین تاوان و ڕووداوی تەقەکردن بە چەکی بەمۆڵەتەوە دەکرێت. بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا چەند ڕۆژێک ماوە بۆ تۆمارکردنی چەکی هاوڵاتیان ئەوەی تا ئێستا مۆڵەتی نییە، بەڵام بەپێی ئامارەکانی پۆلیس تا ئێستا ئەو ڕێژە بەرچاوە نییە کە لە سنووری ئیدارەی سۆران چەک هەیە و تۆمار نەکراوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.